بسم الله الرحمن الرحيم. هەڵوەستەیەک لەسەر بانگەشەی لایەنە سیاسیەکان کە بە ضروری دەزانم. طبعاً زۆربەی لایەنە سیاسیەکان گوێم لێ ڕاگرتوون و هەستم لێ ڕاگرتوون لە بانگەشیان بە تایبەتی لە سەرکردەکانیان. خۆی هەر لایەنێکی سیاسی حەق وایە کە بانگەشە دەکاتن بۆ خەڵکو جەماوەر باسی بەرهەمی ڕابردووی خۆی بکاتن. بەرهەمی ڕابردووی خۆی بکە کە لە ڕابردوو چی کردووە، چونکە داهاتوو معلوم نییە. داهاتوو زیاتر وەکو پرۆژە پێشکەش دەکرێتن کە باسی ڕابردووی خۆت دەکەی، ڕابردوو گەواهی دەر و شاهێدی دەرە بۆ داهاتووت. جارێ ئێمە ئیسلامی بە شانازیەوە کە باسی ڕابردووی خۆمان دەکەین، خەڵکیش ئەو شاهێدیەمان بۆ دەدا کە لە ڕووی پەروەردەییەوە، لە ڕووی بڵاوکردنەوەی ئەخلاق و ڕەوشتەوە، لە ڕووی خزمەتگوزاریەوە، لە ڕووی پرۆژە خێرخوازیەکانمانەوە فەرق و جیاوازیمان بە هیچ کەسێک نەکردووە. فەرق و جیاوازیمان بە هیچ کەسێک نەکردووە. ڕەچاوی ئەوەمان نەکردووە ئەوانەی کە پەروەردەیان دەکەین، ئەوانەی کە خێر و سەدەقەیان لەگەڵ دەکەین، ئەوانەی کە خانوویان بۆ دروست دەکەین، ئەوانەی کە یەتیمانەیان بۆ دەبڕینەوە، لەسەرماندانە ناون کە بەس دەبێت خەڵکی ئیسلامی بێت. غەیری ئیسلامیە توانم بڵێم زۆرتر سوودمەند بوون لە پرۆژە و لە بەرنامەی ئەحزابی ئیسلامی لە ئیسلامیەکانی خودی خۆماندا. برادرانی عەلمانی کاتێک کە بانگەشە دەکەن، حەقی وایە باسی ڕابردووی خۆیان بکەن. باسی ڕابردووی خۆیان بکەن کە کوردستان ئارام بوو، بە هاتنەوەی ئەوان ئارامیەکە نەما. دوژمنایەتیان دروست کرد لە نێوان خەڵکیدا و شار و لادیەکانیان کردنە دوژمنی یەکتر. ئەوجا موچەخۆرانمان کێشەیان نەبوو، کێشەیان بۆ موچەخۆرانمان دروست کرد. پاشەکەوتیان هێنا کایەوە. ئەوجا موچەی خەڵکیان بڕی. ئەوجا خەڵکیان لەسەر ئەساسی حیزبایەتی هینا تەعینیان کرد. ئەوجا دابەشکردنی پۆست و پلە و ئەوانە لەسەر ئەساسی حیزبایەتی بوو. ئەوجا لە ڕووی کوالێتی داو دەرمانەوە کە ئەو وڵاتیان وێران کردووە، لە ڕووی خزمەت گوزاریەکانەوە کە بەڕاستی ڕووی دەوێتن کە باسی 33 ساڵی ڕابردوو بکە لە حکومڕانی کەچی کردو بۆ ئەو وڵاتە. بەڵام لەوەی کە زۆر سەیرتر دێتە بەرچاو ئەوەیە کە لەسەر ئەوەی کە باسی ڕابردووی خۆیان ناکەن، مزایدەی موسڵمانەتی و دینداریش بەسەر خەڵکیدا دەکەن کە ئەو بەڕاستی شوێنی خۆی نییە، چونکە مزایدەکردنی موسڵمانەتی و دینداری بەسەر خەڵکداکردن دەبێت بەکردەوە و عەمەل بێ. هەر دەوڵەتێکی موسڵمان بێ، دەوڵەتێکی ئیسلامی بێ و قیادەکەی قیادەیەکی موسڵمان بێ، دەبێت خەڵک شایەتی بۆ بدا. دەبێت لە نوێژی جەماعەتدا ببیندرێ، دەبێت لە ئەو شوێنانەی کە عیبادەت و خواپەرستی تێدا دەکرێت دەبێت ببیندرێ، دەبێت لەگەڵ خەڵک و جەماوەر تێکەڵاو بی، دەبێت لە حەج و عومرە ببیندرێ، دەبێت لەو شوێنانەی کە شوێنی عیبادەت و خواپەرستین وجودت هەبێتن. ئەوە بەعام باسی قیاداتی ئەحزابی عەلمانی دەکەم. من ڕوو لە شار و لادەکانی هەرێمی کوردستان دەکەم. ئەرێ خەڵکینە شایدی بۆ کامە قیادەی عەلمانی دەدەن کە جیرانتانە کە لە گەڕەکەکەی ئێوەیە یان لە نزیکی ئێوەیە، لە مزگەوتەکان، لە نوێژەکان، لە نوێژی بەیانی، لە نوێژی نیوەڕۆ، نوێژی عەسر، مەغریب، عیشا، شان بەشانی ئێوە دێتە جەماعەت و نوێژتان لەگەڵ دەکاتن. چەند کەس شک دەبن. پێم خۆشە هەر کەسێک کە شک دەبن ناوەکەم بۆ بنووسن، بۆم بنێرن، بۆی خەڵاتێکی بۆ بنێرم کە پێمان خۆشەوا بێ. پێمان خۆشە کە ئەهلی مزگەوت بن، ئەهلی تاعەت بن، ئەهلی عیبادەت بن. ئەوجا لە ڕووی ئەخلاق و ڕەوشتەوە شارەکانی هەرێمی کوردستان شانازیان بە ئەخلاق و ڕەوشتەوە دەکرد. لە سایەی حکومڕانی 33 ساڵی ئێوە شارەکانمان بۆتە جێی فاحیشە، بۆتە جێی ڕابواردن، بۆتە جێی نێربازی خوا پەناماندا، بۆتە جێی زیناکردن، بۆتە جێی مەشروب خواردنەوە. ئاوای لێ هاتووە. باسی دادگاکان هەناکەم کە بە چ شێوازێک دژایەتی یعنی شریعەتی خوای تێدا دەکرێتن، پێچەوانەی شریعەتی خوا حکمی تێدا دەدرێتن. ئەوە هەمووی لە سایەی دەسەڵاتی ئێوەیە.
خوازیارم چاوێک بە خۆتان دابخشێنەوە و لە بابەتی هەڵبژاردن و لە بابەتی ڕیکلام و ئەوانە باسی ڕابردووی خۆتان بکەن، ئەو جا باسی پرۆژە و داهاتووی خۆشتان بکەن، ئەو جا با خەڵک حەکەم بێ بزانین داخوا چێ مزایدە بەسەر چێدا دەکەین و پەرێزی ئیسلامیەکان دیارە و پەرێزی ئەڵمانیەکانیش دیارە. خوای گەورەش یار و یاوەرمان بێت و عاقبەتیشمان خێرکە. وەسەلام عەلەیکوم.